ڕێکخراوی یەکێتی کەمەندامانی کورسانم لە قەی سلێمانی لێرە لەلایەن ڕێکخراوێکەوە 500 دەستجل ئەدرێت بە خاوەن پێداویستی تایبەت. ئەو 500 دەستجلە هەموو جلی کوردیە، جلەکان بۆ پیاوانە، بۆ ژنانە، بۆ کچانە، بۆ منداڵانە. ئەم جلانە بەبێ بەرامبەر لەلایەن و ڕێکخراوانەوە دابەشەکرێ بەسەر ئەو خاوەن پێداویستی تایبەتیانەیە کە وەکوتم جلەکان ئەمە ڕەنگن بۆ ژنانە، بۆ مناڵانە، بۆ پیاوانە و هەمووشی جلی کوردیە. من لە سەرۆکی ڕێکخراوەکە ئەپرسم کاک بورهان سەرۆکی ڕێکخراوی ڕەشماڵە، کاک بورهان سڵاوت لێبێ، ئەمێ بەشێکی ڕاستەخۆ لەگەڵتم ئەمێ بزانم ئامانج لە دابشکردنیم جلوبەرگە چییە و بۆ لە ناویان ناخاوەن پێداویستی تایبەت. سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتان دەگەم. ئێمە وەکو ڕێکخراوی ڕەشماڵ بۆ کلتور و ڕۆشنبیری و کۆمەڵایەتی هەمیشە لە بۆنە و یاد و ئاهەنگەکانی نەتەوایەتی و ئاینی و کۆمەڵایەتی هەوڵمانداوە تەواوی ڕێکخراوەکان بەسەرکەنەوە پۆشاکی کوردی. ئامانجمان زیندووکردنەوەی کە لە پووری نەتەوایەتی و پۆشاکی کوردیە لەبەرەوە خۆتان زان ساڵانێکە پۆشاکی کوردی کەوتۆتە قەیرانەوە زۆر بەکار نایەت، لەبەرەوە خەڵکی زیاتر سەرسامە بە ڕۆژئاوا. بۆیە ئێمە وەکو ڕێکخراوی ڕەشماڵ دوو هەدەفمانەیە. یەکەم زیندووکردنەوەی کە لە پووری نەتەوایەتی، دووەم دابشکردنی پۆشاکی کوردی. پرۆژەی ئەم ساڵیژمان جیاوازتر لە ساڵانی ڕابردوو بڕیارماندا بە پۆشتەکردنەوەی 500 کەس لە ئەندامانی خاوەن پێداویستێت ڕێکخراوی خاوەن پێداویستێت تایبەتەکان کە لە هەفتەی ڕابردوودا توانیمان ڕێکخراوی تالاسیما و کورتەباڵاکان بەسەرکەینەوە بە 150 دەستجلی کوردی ژنان و پیاوان بۆ تالاسیما و 110 دەستجلی کوردی بۆ کورتەباڵاکان. ئەمڕۆژ لە خزمەتی ڕێکخراوی یەکێتی کەمەندامانین 150 دەستجلی کوردی ژنان و پیاوان و کچان و کوڕانمان ئامادەکرۆ تاکو بیبەخشینەوە بە سێنانەوەکو دیارێک بۆ ئەم هاتنی ساڵی تازەی نەورۆزە. ئەمێ پرسیارەوەکەم بۆچی ڕێکخراوەکانی خاوەن پێداویستی تایبەتان هەڵبژار؟ ڕێکخراوی خاوەن پێداویستی تایبەت ئەوانە هەموو خوشک و برای ئێمە هاو نیشتیمانی و هاوزبانی ئێمە ئەتوانم بڵێم زیاتر پێویستیان بەوەیە کە هاوکاری بکرێن. ئێمە وەکو هاوکاریژن وەکو بەخشین بە ئەرکێکی نیشتیمانی و ئاینی خۆمان زانیەوە وەکو ڕێکخراوی ڕەشماڵ لە خزمەتیان نابین. پرۆژەی دوای ئەمەتان چییە؟ پرۆژەی دوایەمان سەردانکردنی ڕێکخراوی نابینان و نابیساکانە بەدەر لەوەش کە ئێمە پۆشاکی کوردیمان کرۆتە خەڵات بۆیان بەشی خێرخوازیشمانەیە کە داوا لە تەواوی خێرخوازانەکەین هاوکارمان من بۆ بەخشینەوەی خۆراک و سەردانکردنی نەخۆشیەکان و هەر لێرە ژۆجێگەی خۆتی سوپاسی تەواوی ئەو بازرگان و ئەو کەسایەتیانی شاری سلێمانی بکەین لە کاسبکاران لە نێو بازاڕەکانی سلێمانی کە هاوکارمان و بەتایبەتی پارێزگاری سلێمانی سوپاسی یەک بە یەکیانەکەین و داواکارین زیاتر هاوکارمان من لەبەرەوەی خۆتان نەزانم پرۆژەیەمە گشتگیرە لە ئێستادا ئێمە بۆ 500 کەس بانگەشەماگرەوە بەڵام زیاد لە 800 کەس پەیوەندیان پێوەکتون لە دەرەوەی شاری سلێمانی ئەوانیشە خاوەنی پێداویستی تایبەتین تاکو بتوانین زۆرترین خاوەن پێداویستی تایبەتەکان لەم ساڵی تازەیەدا دڵخۆشکەین بە پۆشاکی کوردی. زۆر سپاس دەکەم. بەڵە بینیرانی بەڕێز بیستی بوون وتەی سەرۆکی ڕێکخراوە بوو بۆ دابەشکردنی ئەم جلوبەرگە کوردیانە بۆ خاوەن پێداویستی شاری سلێمانی.